بینەرانی عزیزی کورسا دەمکاتتان باش خۆشحاڵم لە بەرنامەیەکی نوێی وێنەگرافی دینەوە دیداریەوە عزیز و خۆشەویست. بەرنامەی وێنەگرافی ئەم هەفتەیە چاپێکەوتن لەگەڵ یەکێک لە خانمە ڕەچەشکێن و پێشەنگەکانی کوردستان دەکات. خات و دووپاک تاهیر یەکێک لەو خانمانەی کووردە کە توانیوەتی ساڵانێکی زۆر لە مێژوو ژیانی خۆی خزمەت بە دۆزی نیشتیمانەکەی و نەتەوەکی خۆی بکات. خات و دڵپاک تاهیر لە چەندین وێزگەی جیاواز و لە چەندین بواری جیاوازدا توانێتی خزمەتی گەورە پێشکەش بکات، لە بواری ڕاگەاندن، لە بواری کاری سیاسی، لە بواری پێشکەشکاری، لە بواری ئەدەب و شێعرنووسین توانیوەتی خزمەتی گەورە بکات. چیرۆکی ژیانی ئەم خانمە پڕە لە هەوراز و نوشێو، پڕە لە قوربانیدان، پڕە لە چیرۆکی سەرکەوتن. ئەمەم هەفتەیە هەوڵدەدەین بچینەوە بۆ نێو یادەوەریەکانی ئەو بۆ چیرۆکی قوربانیدان و سەرکەوتنەکانی ئەو لە مێژووی ژیانی خۆیدا. خاتو دڵپاکەم کاتت باش. کاتە باش بەخێر بێن. سپاس بۆ جەنابەت کام ڕۆمیوانداری کردین لە ماڵی خۆتان. سپاس بۆ تۆ. من پێم خۆشە لە سەرەتایان بەرنامەیە بچینەوە بۆ مێژووی ژیانی تۆ بە تایبەتی ساڵانی ژیانت لە کەرکووک. بەڵام پێش ئەوە پێم خۆشە بۆ پرسیارە دەست پێ بکە تا چەند ئەوە ڕاستە کە ئێوە لە عەشیرەتی کاوانین و با بڵێن ڕەچەڵەکی بنەماڵی ئێوە پێشتر لە باکووری کوردستان بوون، دواتر هاتوونەتە باشوور و ناوچەی هەمەوەند جێگیر بوون. بەڵێ مەسەلەی عەشیرەت بەڕاستی لای من وەکو خودی خۆم زۆر بە هەندم وەرنەگرتەوە من سەر بە چ عەشیرەتێکم، لەبەرەوەی من باوەڕم وایە کە پێش هەموو شتێک من ئینسانم، من کوردم، ئیتر لە دوای ئەوە من چیم، ئەمە کێشەیەک نییە هەرچی بم. گرنگ ئەوەیە تۆ کەسێکی دڵسۆز و نیشتیمان پەروەر بۆ پرسە نەتەوایەتەکان. بەڵام ئەوەندەی کە من بیستومەوە زۆریش بە دووادا چۆنم بۆ نەکردووە بەڕاستی چۆن ئێمە کاوانین، بۆچی کاوانین. بەڵام لە باپیرە گەورم بیستووە کە ئێمە سەر بە عەشیرەتی کاوانی بووین لە باکوور لە دێر زەمانەوە، بەڵام بەهۆی بارودۆخێکی سیاسی تایبەتەوە ئێمە هاتووینەتە ناوچەی هەمەوەند و لە ناوچەی هەمەوەند ژیاوین. مناڵی من بە تایبەتی بەڕاستی مناڵەیەکی قۆناغێکی هەرچەنە ئەو قۆناغی مناڵی ئەو سەردەمەی ئێمە گە بەراوردێکی لەگەڵ قۆناغی مناڵی ئێستا قۆناغێکی زۆر سادە بووە، بەڵام زۆر بەختەوەر بووم. من بیرم دێ هەرچی شتێک لە مناڵیە حەزم لێ بوو بێ بۆم دابین کراوە. بۆیە ئەو مناڵی کە من لە بیرەوەری مامەوە مناڵیەکی زۆر بەچێژە و پڕە و پڕە لە بیرەوەری جوان، شتێک نییە لە ژیانما کە من لە تەمەنی مناڵیە لێم قەدەغە کرابێت و ئێستا ئاواتەکان خۆش بێ. من پێم خۆشە دوو وێنە بشاین تۆ بە ئەمەیان وێنەی جەنابی باوکتە؟ بەڵێ ئەمە وێنەی باوکمە. ئەم وێنەیە هیچ سەردەمی سەربازیەتی باوکم وەکو ئاماژەم پێدا پیاوێکی عسکەری بوو و هەمیشە 2010 بەڵێ یەکێ لە سەرکەوتنەکانی ئەم پیاوە ئەو بوو کە بووە بە سەرباز نەخوێنەوار بووە، بەڵام خۆی فێری خوێنەواری کردو و خۆی فێری نووسین کردووە. کاتێک کە کۆچی دوایی کرد ئەتوانم بڵێم نووسین و خوێنەوارەکەی زۆر لە من باشتر بوو. ئەمە شانوێنەی دایکتە خوالی خۆش بێ؟ بەڵێ دایکم هەروەکو ئاماژەم پێدا ئامۆزای باوکم بوو، زۆر بە مناڵی ماریان کردەوە لە باوکم، هەروەکو خۆی باسیە کرد ئەوی تەمەنم 10 ساڵ بووە. جا چۆن 10 ساڵ بووە ئایا وایە یان ئەو بەهەڵەیە چووە نازانم، بەڵام من دڵنیام لەوەی کە لە تەمەنە 15 ساڵ لە باوکم بچووکتر بووە. بەڵام ژنێکی ئەتوانم بڵێم زۆر کلاسیک، زۆر پابند بە ژیانی ژن و مێردایەتیەوە. من هەمیشە کە پرسیارەکەم لێ کرد ئەمۆدایە ئەمان تۆ ڕەئیت چییە لەسەر ئەم بابەتە بۆ نمونە؟ ئەیوت تایر چیەڵێ؟ هەمیشە ڕێی ئەوی لامە بەستر بوو لەوەی کە ڕێی خۆی بڵێ. ژنێک بوو زۆر بەری 25 ساڵ تەمەنی لەگەڵ منابوو، بەڕاستی بیرەوەری دەستەکان خۆش بێت دڵپاخان تەمەنیان بۆ ئێوە بەجێهێشت. زۆر سپاس دەکەم، ڕۆحیان شاد بێت. سپاس دەکەم. من پێم خۆشە بچینە قۆناغی ژیانی تۆ لە کەرکووک.
جەنابەت لە کەرکووکە چتە قوتابخانە، بەڵام بەهۆی بارودۆخی سیاسی و کاتەوە و بەیانی 11 ئازار و دواتر ڕوخانی شۆڕش و ئەم شتانە، ینی زمان هەندێک جار بە کوردی خوێنوتە، هەندێک جار بە عەربی خوێنوتە، ینی ئەمە زۆر جار کێشەی بۆ دروست کردی وار لاتوە کە واز لە خوێندنمێنی. بەڵام لە کۆتاییە ئەچیتە پێشەسازی و لەوێ لە بەشی کارەبا هەڵەبژێری لە کەرکووک. ئەگەر بە کورتی باسی ئەوم بۆ بکەی بۆچی چوتە پێشەسازی بەشی کارەبا لە کەرکووک، بۆ چۆن ئەو چیرۆکە چۆن بوو ئەو گۆڕینی زمان و ئەو سەردەمەی خوێندنی ئێوە لە کەرکووک؟ ساڵی یەکەمی خوێندنی من لە 1970 چەند مانگێک کە دەسم بە خوێندن کرد، بەهۆی بەیانی 11 ئازارەوە خوێندنی کوردی لە کەرکووکە فراهم کرابوو. من دوو مانگی منهەجی عەرەبیم خوێن، زۆر باشم بیرە، یەکێ لەو قیراءە کە پێیانەوە خوێندنەوە کتێبەکەم وەرگرتە بوو، مادەیەکی تیا بوو چۆن فێری حرفی قاف ئەبی، قەدری قادا بە قەڕۆنە. ئەمە بۆ من زۆر زۆر قرس بووم، هەموو قافە بەیەکەوە بیلکێنی، ئیتر چەند هەفتەیەکی خایەن هەتاکو من فێری ئەم هەموو قافە بووم بیلکێنم بەیەکەوە. بەڵام کە بەیانی 11 ئازار بوو و خوێندن بوو بە کوردی، ئیتر بڕیار دراوتیان چیتر خوێندنی عەرەبی لە قوتابخانەکانی کەرکووکە ناخوێنرێ، بە تایبەتی بۆ خوێندکاری کورد منهەجەکە بووە بە کوردی. من چوم لە سەربانی ماڵی خۆمانە، ئەو منهەجەی قادری قادە بە قەرەنە هەتا دەستم تیا بوو تووڕم هەڵدا بە سەربانە کەوتە ماڵی دراوسێکەمانەوە، وەکو تعبیرێک لە خۆشحاڵی خۆم کە منهەجە عەرەبیەکەم فڕێدا، ئیتر دەستم بە خوێندنی کوردی کرد. هەتا گەیشتمە قۆناغی بڵین 78 قۆناغی سی ناوەندی. لە سی ناوەندی جارێکی تر حکوومەتی عێراقی پەشیمان بووە، هات خوێندنەکەی کردەوە بە عەرەبی لە کەرکووکە. ئەنجا تۆ لە سی ناوەندیە کەوتوتە سەر سکەی خۆت، ئەچیتە ئامادەی ئەچ منهەجەکەت قورسە بێ، زۆر زۆر قورس بوو بۆ من. دواتر بڕای بچتە پیشەسازی؟ بەناچاری بڕیارمدا بچمە پیشەسازی، لەبەرەوەی کە ئەبوایە بچمە ئامادەی منهەجەکە بووە بە عەرەبی، تر منیش ئەدەبی بووم، بە هەمووی شتەکان ئەبوایە تۆ لە بەریکەی بە عەرەبی زۆر دەستەکان خۆش بێ. دڵپاخن جەنابەت بە سەرکەوتی ئەو ساڵانی پیشەسازی تەواوکەی بەشی کارەبا، بەڵام دواتر بەهۆی زیرەکیتەوە ئەکرا لە بەشی فڕۆکەوانی وەربگیری و ببی بە فڕۆکەوان، بەڵام ئەو چەند سە نەدرابەتەوە. بۆچی؟ یەکەمەکانی پیشەسازی بۆیان هەبوو کە لە زانکۆی تەکنیکی بەغا وەربگیرێن تەقدیمیکە، من ئۆتۆماتیکی تەقدیمی ئەو بەشەم کرد بەشی فڕۆکەوانی و قبول کرام، بەڵام کاتێکە چون بۆ ئیجراعاتی معاملە و ئەم شتانە قبول نەکرام، لەبەرەوەی ئەبوایە عیار 24 بەعسیبی بۆی بتوانانی لەو بەشە وەربگری، لەبەرەوە یەکێ لە هۆکارەکانەوە. دەستەکان خۆش بێ جەنابەت وەکو بواری بەهرەی خۆت سەرەتا بە شیعر نووسین دەست پێکەی لە کەرکووک، و هەر ئەو کاتێکە لە پیشەسازی تو لە تەمەنێکی گەنجی دەستەکەی بە شیعر نووسینەوە، لەو سەردەمە کۆمەڵێک شیعر بڵاو ئەەکەیتەوە. بەزم پێم خۆشە بزانم پێش ئەوەی شیعر بنووسی بیری نیشتیمان پەروەری لایتەوە، بیری خەبات بۆ ئازادی بۆ کوردستان لەو سەردەمەی کە لە هەفتاکان دیارە لە دوای هەرسی شۆڕش و ئەوانە جەناب لە کەرکووک بوویت، یەکێک لەو کەسانی کە تەسیری لەسەر حیاتی تۆ هەبوو لەسەر بیرکردنەوەی تۆ هەبوو خاتونێکە بە ناوی پەرژین تاڵبانی. ئەم خانمە چ کاریگەریی لەسەر تۆ هەبووە، تۆ چۆن ئەم ئاراستەیە دوورگرت لە ژیانی خۆت؟ پێش مامۆستا پەرژین تاڵبانی من پەروەردەی خێزانێ بووم، ئەو پەروەردەیە زۆر کاریگەری لەسەر من هەبوو کە شتێک لە ژیانی ئینسانە کە زۆر پیرۆزە، لە پیرۆزیەکانە ئەویش نیشتیمانە، ئەویش نەتەوەیە، ئەوە لای من دروست بوو بە شتێکی ڕێژەیەکی نەگۆڕ لە لای منە. بەڵام کاتێک کە چوومە قۆناغی ناوەندی مامۆستا پەرژین تاڵبانی کە دەرسی مێژووی پێ ئەوتین، ئەو یەکێک بلەو مامۆسایانەی کە کاریگەریکی زۆر گەورەی لەسەر ئەوە هەبوو کە من لەو تەمەنی هەرزەکاریەی کە پێوترێ تەمەنی هەڵچوون و ئیتر ترس نازانێ، ئەو ژنە زۆر کاریگەری هەبوو لەسەر پەروەردەی نەکەر من لەسەر هەموو خوێندکارەکان، لەبەرەوەی مامۆسایەک بوو بە گیانێکی نیشتیمان پەروەرانە وانەکانی پێ ئەوتین، هەمیشە مادەی مێژووی تێکەڵ بە فکری نیشتیمانی ئەکرد. ئیتر ئەمە وای لێ کردم من ڕۆژانە لە پۆلا زۆر ئەکتیڤ بم. پێم خۆشە سەرتا لە چیرۆکی تەلەڤیزیۆنی کەرکووکەوە دەست پێ بکەین، ئەو کاتێککە خاتوو پەروین یەکێک لە بێژەرەکانی تەلەڤیزیۆنی کەرکووک بە دوای بێژەراگەرە، چۆن تۆی دۆزیەوە، تۆ چۆن بڕیارت دابچی لێو کار بکەی؟ من پێش ئەوەی کە ئاشنا بم بە تەلەڤیزیۆن، گوێگرێکی بەردەوامی ڕادیۆی کوردی بەغا بووم،
هەمیشە گوێم لە بەرنامە ئەدەبی و هوەریەکان ئەگەر زۆر خۆشحاڵ بووم بەوەی کە شتێکەیە ناوی ئەدەبە کللتورە لەو رادیۆی گوێم لێ ئەبوو. دوای ئەوە هەروکو پێم وتی ئەو شعر خوێندنەوەی مامۆستا پەرژین ئیتر وای لێ کردوم من متابعەم بۆ شعر و بۆ ئەدەب و بۆ شتانە زۆر بێ بۆ ئەوەی هەمیشە هەڵگر بم بە هەندێک زانیاری لەسەر ئەدەب و ڕۆشنبیری. بە سەدفا ڕۆژێکیان پەروین مەحموود چوو بۆ قوتابخانەی خوشکەکەم وتبووی ئێمە بە دوای بێژەرێکە ئەگەڕین بۆ تەلەڤیزۆن. هەر لەو کاتەشا من بەڕێکەوت داوام کردبوو کە من بەرنمەیەکی رادیۆیی بۆ رادیۆی بەغا پێشکەش بکەم لە کەرکووکەوە، بەرنمێکی ئەدەبی. ئیتر پەروین هاتەماڵەوە کە پرسیاری لێ کردم وتم من تا ئەو کاتەش وام زانی پەروین نوێنەری رادیۆیە هاتووە کە لەگەڵ منا قساکە. ئیتر چوومە تەلەڤیزۆن و تێستێکیان کردم، هەر ئەو ئێوارەی کە تێستەکەیان کردوتیان وەرەیەت نامی شەو بخێنەرەوە. لە ڕووی باگراوندی سیاسی و کێش ئەو حاڵی ئەمنی و سیاسی و کێشت بۆ دروست نەبوویانی لێ کۆڵیان لەو بارەیەوە نەکرد؟ من ئەو حتمما ئەبواە ئەو کەسەی کە لە وەرەگیرێ لە تەلەڤیزۆنە بە فلتەری دائیرەی ئەم من تێپەڕێ ئەنج قوبڵ بکرێ، بەڵام لەبەروی پەروین زۆر پەلەی بوولەوەی کە مۆڵەت وەربگرێت و بچێ هاوسەرگیری بکایەکێک لە شوێنی خۆیاندانێ بە منی وەدوتی وەرە تۆ هەر ئەم شەو یادنامەی شەو بخێنەوەی تر کاتێک کە لە پەخش دەرچووم ئیتر هەموو دەستگا ئەمنیەکانی تەلەڤیزۆنی کەرکووک شڵەژان ئەمە کێیە ئەمە بە ئەمریکێ چۆتە ئەوێ کێ بڕیاری داوە دەربچێ ئیتر زۆری خایان هەتا ئەمە پینە بکرێ، بەڵام کار لە کارترازا بوو. ئیترتوان وڵی ئێمە ناشتوانین ئیزنی بی لەبەرەوەی یا هەر لە یەکەم شەوە کەسێکی سەرکەوتوو بۆ بووم بە ئەمری واقع. لەوێ چیت پێشکەشەکرەوە ساڵ شتێکە بوو کاتی خۆی پیان ئەوت موزیعی ڕەبەت سعات حوتی ئێوارە یادنامەی شەوم پێشکەشە کرد، یادنامەی شەو پلەکانی گەرما بوو، دەرمانخانەی ئێشەگر بوو. دوایی هەرچی لە بەرنمەکان ئەمایەوە ئەوکو ئیعلانێ ئەمە دوای حوتیش ئەم بەرنامانە هەیە هەتا فیلمی شەویش بریتە لەمە ئەمە پیانەوەت موزیعی ڕەبەت، یعنی موزیعی ڕەبەت هەتا بۆ پێشکەشکری گۆرانەیەکیش ئەبووە بێتەوە بەر کامیرەکەەوە بینەرانی خۆشەویست. ئێستا کەمە بە زۆر دەرەکەوێت بە بەردەوامی دەرەکەوێت چونکە بیری بینەری ئەخستەوە ئێستاش ئەمە هەیە و ئێستا ئەوە هەیە. تر ئەوە بوو من دەست بەکار بووم لە تەلەڤیزیۆنە. دەستەکانی خۆش بێ بەداخەوە دیارە بەهۆی بارودۆخی ئاوارەیی و ماڵ گوێزانەوە و ماڵ بەجێهێشتن و ئەو حاڵتانە زۆر لە وێنەکانی تۆ فەوتاون و بەداخەوە منە لە وێنەی مناڵی و زۆری ئەو تەمەنی کەرکووشی تۆمان لا نییە مەزەمەیەکێک لە وێنانەیە کە پێما بێ لە تەمەنێکی گەنجیایت. بەڵێ من لە تەلەڤیزۆنی کەرکووک ئەم قەبزم بۆ دەرچوو لە 1970 ئەڕام کرد تەنانەت من فریای دەرکردنی جلەکانی خۆشم نەکەوتم لەبەرەوە بەشێکی زۆر لە ئەرشیفەکەم مایەوە لە ماڵی باوکم، بەڵام ماڵی باوکیشم بەهۆی ڕاپەڕینەوە تویەکەوە هەمووی گسکی لێدرا و تاڵان کرا هەموو ئەرشیف و بیرەوەریەکانی من و وێنەکانی من بەداخەوە. وێنەیە ساڵی چەندەوە کوێ؟ ئەم وێنەیە ساڵی سەرەتایی 86 ئەمە جلی ڕەشم لە بەرایە کاتی شەید بوونی شەید حسان یەکێک لە خاڵەزاکانم کە پێشمەرگ بوو لە تیکی پێویستیەکی کەرکووک. ڕۆحی شاد ئەم وێنەیە کوێیە پێما بێت لە کۆڵە کاوڕی خۆ ئەمە ئامادەی پیشەسازی کەرکووکە. ئەمەێک لە وێنانەمان دۆزیوە. بەڵێ ئەمە ئەمادەی پیشەسازی کەرکووکە. ئەم کۆمەڵە کچەی کە بەیەکەوە ڕەسممان گرتووە 5مان کوردین، بەڵام یەکێکمان مەسیحیە ببوورە سابئیە کە مەناوی عایدا. ئەم کچە سابئیە بە بەردەوام متمانەی زۆر بە ئێمەی کورد هەبوو، بە بەردەوام تێکەڵ بە ئێمە بوو، تێکەڵ بە عەرەب و بە تورکمان نابوو، زۆر نزیک بوو لە ئێمە، هەتا ماڵیشان لە ئیمام قاسم بوو لە ناو گەڕەکە کوردەکانە. ئەوانی تر هەموو کوردن. دەستەکانە خۆش. ئەو ساڵی چەنە؟ ئەمە هەشتایە. بەڵێ ئەم وێنەی تریان هەر کۆمەڵێک هاوڕێتۆ لەگەڵ ئەمە شەر ئامادەی پیشەسازیە. ئەمە بەشی میکانیکە، من خۆم لە بەشی کارەبا بووم، بەڵام ئەمە بەشی میکانیکە. ئەم ماتۆر سکیلەی کە ئەیبینی خوێندکارەکانی بەشی میکانیک دروستیان کردبوو، بەڵام ئێمە بە هەمومان سواری ئەم ماتۆڕە بووین هەروەکو وێنەیە کە ئەمە ئیشی هاوڕێکانمانە هەر تەلەڤیزۆنی کەرکووکە. دەستەکان خۆش دڵپاخاندیارە ژیانی جەنابێت
دابش بوو بۆ سێ چوار قۆناغی کەرکووکەوەی کە باسمان کرد، دواتر قۆناغی هەولێر و کارە شانەوەکانی دەست پێکەوە، دواتر قۆناغی سلێمانی و ساڵانێکیش لە ئوسترالیا ژیاوی. باسی ئەو قۆناغانی ترەکەین، باسی بیرەوەری ئەو سەردەمانی ترەکەین، پێکەوە قاوەیەکە خۆینەوە و بەردەوامە بی لە گفتوگۆکانمان. دڵپاخاندیارە جەنابەت، جاوی کە کەرکووک بەجێ هێڵن و ئەچیتە هەولێر، دەبێ تێکەڵی کاری شانۆیی و لە بەڕێوەرێتی ڕۆشنبیری و هونەر پێم خۆشە دواتر باسی و شانۆگەریەکان و ئەواناکێ، بەڵام پێم خۆشە بچینە سەر باسی ناسینی کاک کەریم عوسمانیان با بڵێ شەهید کەریم عوسمان. لەو سەردەما تەمەنە و لێو کاری شانۆییەکە تۆش بەهۆی تێکەڵبوون بۆ کارانەوە ئەو ئەناسی چیرۆکی یەکتر ناسینتان و چیرۆکی تۆمارکردنی شیعری بەردە قارەمانەکەی شێرکۆ بێکەس لەو سەردەمە چۆن دەستی پێکرەوە یا دەورێت چۆن بوو؟ بەڵێ من کە چوومە هەولێر شەید کەریمم نەئەناسی، بەڵام یەک دوو جا هاتوچۆی شاری سلێمانیم کرد بۆ کێشەی ئەو ڕیکۆردە دەنگەی من کە شێعرەکەم دەزرا بوو و فرۆشرا بوو دەنگەکە، کە هاتمە سلێمانی بەناچاری پێویستم بەوە بوو کە لە ڕۆشنبیری سلێمانی مۆرێ بدەن لە کاسێتە دەنگەکەی من بۆ ئەوی شکلی ڕسمیادەوە بگرێ. من ئەم هەڵوێستەی مامۆستا ئەنوەر قەراقی هەرگیز لەبیر ناکەم کە ئینقازی کردم لە کێشەیەکی ئەمنی زۆر گەورە، مۆرێکی لێە ئەو کاتە ئەو لێپرسراوی بەشی کاسێت و ئەو شتانە بوو لە ڕۆشنبیری سلێمانی. ئیتر لەوێ من کەریم عوسمانم ناسی وەکو هونەرمەندێک، پەیوەندیەکی هاوڕێیانەی زۆر ئاساییمان هەبوو، بەڵام کاتێک کە لە هەولێر بووم ئەو هاتە هەولێر ڕۆژێکیان لەگەڵ کاک فازڵ قەسابی هاوڕێیە دیار بۆ هەردووکیان ئاسکەر بوون کە هاتن بۆ ئەوێ ویستیان ستۆدیۆ دەنگەکەی هۆڵی گەلی هەولێر بەکاربێنن بۆ تۆمارکردنی شێعرەکەی بەردە قارەمانی کاک شێرکۆ بێکەس یادی بەخێر. لەوەیە بە منی وەدوتی پێویستم بەوەیە کە هاوکارم بی لە تۆمارکردنی ئەم وەکو دەنگ لەگەڵ یا بخوێنیتەوە یان بەڵێ بەڵێ چەند پەرەگرافێکی شێعرەکە وەکو دەنگ بخێنمەوە، بەڵام دوایەوەی کە تۆمارم کرد بۆی دەنگەکەی هێنابەوە دایکی زۆری پێخۆش بوو، ئیتر وای لاتە بوو بە بەردەوامی گوێبیستی ئەو شێعرە بوو، بە بەردەوامی پێوەی دەی من زۆر معجبم بە دەنگی ئەم ژنە. ئیتر ئەمە وای کرد هەر پەیوەندیکی هاوڕێیەتیمان هەبێ، بەڵام زیاتر لە نمایشکردنی شانۆگەری مانگی ئاوا بوو کە کاستەکەی سلێمانی هاتنە هەولێر بەڵێ نمایشکرا ئەو ماوەی کە نمایشیانەکرد من لەگەڵیان بووم، لەوێەوە پەیوەندیەکی خۆشەویستی لە نێوان من و ئەوە دروست بوو. ئیتر ئەوترێت دوای شانۆی مانگی ئاوا بوو کە مانگی ئەوان ئاوا بوو جا خۆری ئێوە هەڵدێ و ئیتر کاکەریم حەسرەتی لەبەر هەڵە گیرۆ ئێوێ بە زووی کاری مارەبڕین و خوازبێنیەکە ئەنجامدا. بەس پێما بێ کێشتان بۆ دروستە بێت لە کەرکووک هونەرمەندان کاک حاجیمەکی و کاکاشم جەباری کێشەی مارەبڕین و ئەوانەتان بۆ چارەسەرەکەن. بۆچی تووشی کێشە بوون؟ لەبەرەوەی من لە کەرکووک قاچاق بووم، ڕام کردبوو لە دام و دەستگا ئەمنیەکان داواکرااو بووم کە هەر کاتێک بگیرم ئیتر ئەبوایە زیندان بکرێم، بەڵام ناچاریش بووم کە من لە کەرکووکە بێمارە بکرێم. بۆیە حاجیمەکی بوو بە پێشنگ لە ڕۆژی مارە بڕینەکەمانە بەرامبەر بە شتێک نووسینێکی چیرۆکێکی نووسی بوو دای بەشەید کەریم وتی ئەوە داڕشتنم بۆ بکەرەوە. جا ئەو شتانە عادەتەن بە پارە ئەکرا، بەڵام کە شەید کەریم ئەوەی بۆ ئەنجامدا ڕووگیر بوو، ئەو بە خۆڕایی بۆی کرد ڕووگیر بوو، پێشمان کەوت و ئیتر خۆی کرد بە محکەمەی کەرکووکا و وتی هەمووتان هەستنە سەر پێ و دوو هونەرمەند هاوسەرگیریەکەن و هەموو چەپڵە لێدەن وەکو کۆمیدیەکانی خۆی کە لە دراماکانایی کرد هەموو محکەمەی شڵەژان. ئیتر حاکمەکە هەر ئیحراج بوو پرسیار بکە مووقیفی سیاسی کەریم یان عسکەری کەریم، چکە کەریمش عسکەری فیرار بوو، هەر هیچ لە حکوومەتی عێراقی داواکراو بوو و منیش مووقیفی ئەمنیم باش نەبوو، لەبەرەوە حاکمەکە یەکسەر ئیمزای کرد و عەقدی زەواجەکەی بۆ دەرکردین و هاتینەوە بەو شێوەیە ئێمە هاوسەرگیریمان کرد. دەستەکانە خۆش بێ. دیارە دوای ئەوە بەرهەمیم هاوسەرگیری ئێوە دوو کچن کە پێم وابێ هەردووکیان بێکەوە لە دایک بوون واتە دوانن. بەڵێ
ناویان چییە ئێستا ئیشی چیەکەن خەریکی چین ئێمە مناڵەکانمان دوو کچی دوانان بە ناوی سۆنیا و ڤانیا. سۆنیا و ڤانیا لە ساڵی هێشتا لەدایک بوون. سۆنیا ناوی کاراکتەرێکی شانۆیە یەکێک لە دەقەکانێکی خۆفی نووسری ڕووسی کە کاتی خۆی من لە شانۆگەریەکی شید کەریم عوسمان کە دەرێهێنا من دەوری سۆنیا مەبینی بەڵام هەر ئەو کاتی کە دەورەکە مەبینی من حامیلە بووم بە سۆنیا. بۆیە حەیدەر عەبدوڕەحمانی نووسەر بە سەدفە لە خستخانەی ولادە بینیمان وتی من ئەمە ناو ئەنیام سۆنیا لەبەرەوەی من زۆر معجب بوومە بە کاراکتەری سۆنیا لەو شانۆگەریە کەریمشتی مادام ئەو ناوانەی سۆنیا منیش ئەمەیان ناو ئەنیام ڤانیا هەر بە ناوی دەقەکەی چیخۆف لالۆڤانیا. جارە لە سیوکیا بێ هۆلێر بەجێ هێڵن بەڵام بەداخۆ تو کە کەریم لە یەکدا بڕێن لە کاتی دەرچوونتان وە ئیتر لەو کاتەوە جەنابەت کاک کەریم نابینیتەوە هەواڵی نازانی تۆ دواترە شتێکی لێوە چتە زەڵێ و بەڵام چۆن لە یەکدا بڕان چۆن دواترەوە هەواڵت بیست لە سیوێکی ئابە لە هەر کەسێکی کە بەپرسی بە تایبەتی و کەسانی کە لە هەولێرە ژیاوەنەکانی ناوی دەبێ ڕۆژی حەشر لەبەرەوەی بەڕاستی لەو ڕۆژە من و شید کەریم هەردووکمان لەگەڵ مناڵەکانە ماڵەکەمان بەجێ هێشتە لە بەیانی و لە دوای ئێمە ماڵێکی تری پارتی چوون ماڵەکەیان هەرچوونە سەر ماڵەکەی ئێمە و دانیشتن و بە هەموو کەلوپەلەکانی ئێمەشەوە کە بەکاریان هێنا ئیتر ئێمە ڕێی شاخمان گرتە بەر و لە ڕێگا بەداخەوە شید کەریم کەوتە کەمینی پارتیەوە وا بێسەرشن کرا هەتا ئەم کاتش سۆراخی نازانم هێن خۆشە بە خێرای سری کۆمەڵێک ڕسمی جەنابەت لەگەڵ پێما بێمە ڕۆژی نیشانەکردنی توێ بەڵێ ئەمە ڕۆژی نیشانەکردنی ئێمەیە یەکەم جار لە مێژووی کللتوری کووردا کە ئاهەنگی سەر شانۆ لە هۆڵەکان کرا من و شید کەریم کردمان لە هۆڵی گەل لە هەولێر کە ئەم هۆڵە نمایشی شانۆییتی ئاکرا زیاتر پێما بێمە شەرعینەن ڕۆژە بەڵێ ئەمە شەر هەمان شێوەیە چۆک ئەم ئاهەنگی نیشانەش هاوڕێ دڵسۆزەکانمان بۆیان ساز کردین چکە لەو سەردەمەیە نە من نە شید کەریم خاوەنی دینارێک نەبووین زۆر باری داراییمان خراپ بوو بۆیە هەتا ئاهەنگەکەش ئەوان بۆیان ساز کردوین ئەڵلقەکەی دەستیشمان هاوڕێ نزیکەکانمان بۆیان کڕین بە دیاری ئەمەش ڕۆژی هاوسەرگیریتانە بڵێ ئەمە ساڵی چەنە؟ ئەمە ساڵی هەشتا و حەوتە ئەمە ماڵی کاک هاشم جەباریە دەستەکانە خۆش بێ بە خێرای من تۆ سێری شێمێنانی جەنابەت و کاک کەریم عوسمانەکەین دواتر بەردەوام ببین لە بیرۆریەکانمان لەسەر بواری کاری شانۆی تۆ ئەو ساڵانەی لە هەشتاکان لە هەولێر لە شانۆیە کارت کردو دەستەکانە خۆش بێت ئەمەیەکی لەو سەیرانانەیەکەوە بەیەکەوە سەیرانمان کردو مناڵەکانیشمان بوو سۆنیا و ڤانیا ئەمە شوێیە ئەمە ئەو ماوەیە کە من و شید کەریم دەستگیران ناربووین ئەمە یەکێکە لە سەیرانەکانی بەکرەجۆ پێش ئەوەی کە هاوسەرگیری بکەین هێشتا دەستگیران ناربووین ئەمە هەر ماڵی خۆمانە ئەو ماڵی کە ئێمە هەمان بۆ شید کەریم زۆر دڵی پێخۆش بوو لەبەرەوەی نەیەتوانی بچێتە دەرەوە بە بەردەوامی ئەی خوێندەوە لە ماڵەوە ئەوە ئەو ژینگەی ماڵەوەی زۆر پێخۆش بوو بۆیە هەمیشە لەگەڵ گەڵا و ئینجانە و ئەکسسواراتی ماڵەکەیە تعبیرێکی زۆر تایبەتی ئەکرد ئەمە وێنێکی ئەوە ئەمە وێنێکی شید کەریم خۆیەتی کاتێک کە دەوری میری ئامێدی ئەبینێ بۆیە کە من جارە بە زاراوەی کرمانجی تەمسیلەکات ڕۆڵی میری ئامێدیە بینێ لە درامای خات و کڵاوزەر دەستەکان خۆش بە دڵپاخان پێکەوە چینە ئەو دی و باس لە یادۆریەکانی ئەزمموی شانۆی توێکن کە دارە لە ساڵی هێشتاکان ڕۆڵ لە کۆمەڵێک لە شانۆی بینیوە لە شاری هەولێر و سێری ئەو وێنانەکەین بێکەوە بەڵە دڵپاخان دیارە جەنابەت دوایەوە کە کەرکک بەجێ هێڵن دیارە لە ناچاریە جەنابەت بۆهی باری ئەمنی و سەردەمەوە کەرکک بەجێ هێڵی ئیتە سلێمانی بەڵام لێرەش نامین تۆ دوجارە چیتە هەولێر و لە هەولێر من پێم خۆشە پێشی بێمە سەر ئەو بواری کە تۆ لە بواری شانۆ ئیشت کردو ساڵانێک لەوێ لە بواری ڕۆشنبیری و لە بواری شانۆ خانمێک زۆر هاوکاری تۆکە لە ژیانی خۆتە ناوی نەزیمە خانە ئەو خانمە چۆن ناسی چۆن هاوکاری ئێوەی کرد ئەو ساڵانە لەوێ هەم پێش زەواجت هەم دوای زەواج نەزیمە نیە
ناوی عەزیمەیە بەڵام عەزیمە. پیانەوت نازێ ژنێکی خەڵکی زاخۆ بوو ژنێکی مەهرەبان کە من لە زروفێکی سیاسی زۆر خراپە بووم جێگەی بۆ کردمەوە لای خۆی لەبەرەوەی مێردی نەبوو ئەو سێ کچی مناڵی هەبوو باری دارایشی زۆر زۆر خراپ بوو ئیتر بەیەکەوە سەرمان نابەیەکەوە لە شوقەیەکە پێکەوە ئەژیاین من و خوشکەکەم و نازێ بوو بە دایکەم بوو بە خوشکێکی گەورەم بوو بە هاوڕێکی مەهرەبان لەسەر دەستی نازێ شفێری کەرمانجی بوو و بیرەوەرێکی زۆر خۆشم لەگەڵیا هەیە و ئێستاش پەیوەندیمان هەرماوە بێت ژنە بەڵێ لە زاخۆژی دەستەکان خۆش بەڵام دواتر شتە بواری شانۆ من پێی خۆشە لە وێنەکانەوە ئەو چیرۆکە بژێڕینەوە ئەو ساڵانی تۆ باس بکەین کۆمەڵە گوێنم لایە کە جەنابەت بەشداری کۆمەڵێک چالاکیت کردووە لەو سەردەمانە لە شاری هەولێر هەمووکو پێشکەشکار لە بۆنە ڕۆشنبیریەکانە هەم دواتریش لەسەر شانۆ ئەمە یەکێکە لە وێنانی جەنابەت کە شت پێشکەشەکەی من کەلەو تیپە کارم کرد لە هەولێرە ئەزمەی ژن هەبوو چۆن بەشدار بێت تا ئەو کاتانەش یادی بەخێر سبحی کۆیی وەکو کوڕێک دەوری ژنی ئەبینی سبحی کۆیی شلێری خوشکی هێنابوو بە جورئەتەوە هێنابوو هێنا بواری شانۆوە ئیتر ئەمە وای کرد دەستبەرداری پیاو بن بۆی ڕۆڵی ژن ببینێ لێکێ لەو شانۆگەریانە کە شانۆگەری قەڵای دمدم بوو هونەرمە سعدونی نوێز داوای لەکردم کە ڕۆڵی دولبەر ببینم یەکێک بوو لە کارەکترە سەرەکیەکان منیش کە دەقەکەم خوێندەوە یەکێک لە دەقا جوانەکانی عەرەب شەمۆ خۆم تیابینیەوە وەکو ژنێکی تێکۆشەری نەتەوە پەرست وتم زۆر باشە دەورەکە بینم ئەیتر کاتێک کە چوومە سەر شانۆ هەستمە کرد پێشمەرگەیەکە ئەو یەکەم کاری من بوو کە بەشداریم بکەین تر لە دوای ئەوە دەرهێنەرەکانی تر ڕویان تێکردم و لە چەندین بەرهەمی شانەوەی تر بەشداریم کرد لە هەولێر ئەمە وێنەیەکی جەنابتە لەگەڵ هونەرمەندی کۆچ کرد و مەکی عەبدوڵڵا مەکی عەبدوڵڵا من پەیوەندی خێزانیم لەگەڵ خۆی و شکری خانی خێزان و لانەی کچیان هەبوو زۆری خۆش ئەویستم بەڕاستی بەڵام لەبەرەوە یادگاری زۆرم لەگەڵام هونەرمەندە گەورەیە هەیە یادی بەخێرەوەی لە هاوسەرگیریەکەشان فراتان کەوت حتمما قەزاری ئەوم لەبەرەوەی فریام کەوتووە بەڵێ ئەم هونەرمەندە چیە لەگەڵت ئەمە هونەرمەند چەتۆ حەسەنە ببوورە چەتۆ حەوێزی سیاسەتمەدارە ئەویش پیاوێکی بەڕێزە ڕێزم هەیە بۆی ئەمە چەتۆ حەسەنی هونەرمەندە ئەمە لە کاتی پرۆڤەی شانۆگەری خانەدانە من ڕۆڵم ئەبینی بەڵام لە هەمووی سیردە لەم شانۆگەریە ئەوە بوو کە من بە زاراوەی بڵێن دەشتی هەولێر لێرە تەمسیلم ئەکرد ئەمە بوو من زۆر زۆر قرس بوو کە ئەبێ پرۆڤە بکەی لەسەر بەکارهێنانی ئەو زاراوەیە بۆیە لێرە کاکچە تۆ بە قوڵایی پێەکەنێ چونکە کە ئەیبینم من قساکەم بە زاراوەی دەشتی هەولێر زۆر بەلایەوە سیر بوو دەستەکانە خۆش وێنەیەک لەگەڵ دوو هونەرمەندی کۆچ کرد و کاک سمکۆ عەزیز پێما بێ کاک جیاد دڵپاک و ئەم وێنەیە شانۆگەری قەڵای دمدمەکە ئاماژەم پێکرد ئەمە ڕۆڵی دولبەرەکە دولبەر خەنجەرێکی بەستووە کاک فازڵ خەساب و هونەرمەند جەلیل جیهاد دڵپاک و مامۆستا سمکۆ عەزیز هەرسێکیان هاتبوون بۆ بینینی نمایشەکە بۆیە هەرسێکیان پێیان خۆش بوو ئەم وێنەیەم لەگەڵا بگرن ساڵی چەند ئەوە ئەمە ساڵی هەشتا لە هەولێر ئەم شانۆگەری لە دەرهێنانی هونەرمەند سعدونی نووس بوو ئەمە ژوێنەیەکی تری جەنابتە لەسەر شانۆ لەگەڵ دوو ئەکتەری پیاو لەو سەردەما ئەمەش هەر هەمان شانۆگەریە کە پێشتر وتم پرۆڤەم ئەکرد کاکچەتۆ حەسەن و هونەرمەندی زۆر خۆشەویست کاک ئیبراهیم حەکیم کە هونەرمەندێکی کۆمیدیە لێرە دەور ئەبینم لەم شانۆگەریە من بەڕاستی ئێستاشی لەگەڵا بێ خەڵکی هەولێر لە بیرەوەریەکانیانە ماوە کە من چۆن توانیومە بە لەهجەی دەشتی هەولێر قسە بکەم پێوای کۆمەڵێک لەم کارانە بۆ تەلەڤیزیۆنی ژوێنێکی گیراون لەو سەردەما بەڵێ کەوەکانی قەرەچۆغ یەکێکە لەوانە کە بە هەمان شێوە بە زاراوەی دەشتی هەولێر قساکەم کە بڵێنەکانی قەرەچۆغ دوای ڕاپەڕینە بڵێ بڵێ بەڵام بەڵێ بە هەمان شێوە
بە زاراوی دشتی کرمانجی بڵێن هەولێر کە پێوترێ کرمانج لە سلێمانی پێڵەن هی زاراوەی دەشت. ئەمە ژوێنێکی تری جەنابەت ئەمە چ کارێکە؟ ئەمە خەج و سیامەندە. ئەوە چیە لەگەڵ دڵەکترە؟ ئەمە سەڵاح کرمانجە دەورم ئەبینی ئەو دەوری سیامەندی ئەبینی من دەوری خەجم ئەبینی ئەگەر تۆ تێبینی بکەی هەموو ئەم کارکتەرانەی کە من لەم شانۆگەریانەیان لەم درامایانە دەورم تیابینیوە بۆیە دقەکەم قوبوڵ کردووە چونکە جۆرێک لە گیانی شۆڕژێڕی و تعبیرێکی نیشتیمانی تیا بۆ حەزم لێ بۆ دەورەکە ببینم. ئەمەش یەکێکە لەو دەورانە. ئەم وێنێش تۆ دوو خانی میترن لەگەڵ مناڵە یەکی لێ خانمەکان شینی خانە خێزانی کاکزاهیر ئەوانە ناسمەوە. ئەمە سەمیرە خانە یادی بەخێر ڕۆحی شاد بێ ئەوی شیرین خانە خێزانی کاکزاهیرە تەمەنی درێژ بێ ئەم مناڵە بچکۆلش کوڕە گەورەکەی کاک سعدی نوێنووسە. ئەمە شەربێنێکی تۆ لە کاتی شێکی تر لە کارە هونەریەکان ئەمە شانۆگەری خەج و سیامەندە لەگەڵ هۆنەرمەند بەکر معروف لەسەر شانۆی گەل لە هەولێر. ئەمەش جەناب تو کاک ئیبراهیم حەشیم و بەڵێ کاک چەتۆ حەسەن بە هەمان شێوە هەمان شانۆگەریە. ئەمە شانۆگەری دەرهێنانی هونەرمەند تەحسین شەعبانە بەنامی هەر ناونیشانەکەشی زاراوی هەولێر بوو لۆ تێم ناگەن. لۆ تێم ناگەن. بەڵێ دەستەکان خۆش بێ دوای وێنەکە دیارە وێنەکان زۆرن بەڵام بەهۆی کات و فرای هەمووی ناکەوین هی ئەو سەردەمە و ئەزمونە. ئەم وێنەی هی کاکەری عوسمانە بەس پێم خۆش بزانم ئەمە چیە لەگەڵ وێنەی گرتووە؟ ئەمە وەکو ئەیبینی ئینارەیە لەو سەردەمەیە کە لەم یەکێکە لە شانۆگەریەکان کە سەرەتای کارکردنیەتی بە کاری ئینارە دەستی پێ کردووە بۆ ئینارەکەی بەدەستیەوە گرتووە بە سابتی نیە ینی متحرکە تاکو و نمایشەکە تەواو بێ ئەم جیهازە گەورەی بەدەستەوەیە و کاتی شانۆگەریەکەیە. لە دوایەوە کە لەگەڵ کاکەریم هاوسەرگیریەکەن بەردەوامون لە کاری شانۆی بێکەوە لە هیچ کارێکە بەریەک کەوتن بەدڵنیاییەوە من سۆنیام بووبانیام کە لە سکا بوون من یەکێ لەو دەقانی کە بەشداریم کرد شانۆگەری کەمانچەی ڕۆژشێڵد بوو کە لە نووسینی چیخۆف و دەرهێنانی هونەرمەند شەید کەریم عوسمان بوو و هەروەها غۆرێلا نمایشەکەی کە لێرە نیگاری حەسیب قەراخی دەوری تیابینی بەڵام لە سلێمانی من دەورەکەم تیابینی بەڵێ کارم کردووە لەگەڵ شەید کەریمە چەند کارێکی هونەری. دەستەکان خۆش بەگەر ئێستا داوات لێ بکەن ڕۆڵ لە کارێکی هونەری ببینی ئامادەیت؟ ئەکەوێتە سەر دەقەکە ینی خۆت ئامادەیت بە ئەوی کە نواندن بکەی جارێک بەدڵنیاییەوە لە بەرەوەی هونەر بە کارێکی زۆر پیرۆزەزانم هیچ پەیوەندیەکی پێگەی کۆمەڵایەتی و سیاسی ئینسانەوە نییە چونکە من پێم وایە کە هونەر بەشێکە لە بەشەکانی خزمەتکردنی مرۆڤایەتی. دەستەکان خۆش بە ئێمە لەگەڵ جەنابەت بەردەوامە بین ئەچینە بواری سیاسی و ئەولایانی تۆ کە هەر لە گەنجیەوە لە بواری سیاست کارت کردووە هەتا ئێستا چین پێکەوە بۆ ئەنجومەنی سەرکردایەتی بزانین لێوە کارەکانت چۆن بەڕێواشێت. دەستەکان خۆش بێ خۆشەویستان لە دوای ناوبڕێکی کورد بەردەوامە بین لەگەڵتان. خۆشەویستان دووبارە سڵاوتان لێبێ لەگەڵ خات و دڵپاک تاهیر بەردەوامە بین لە بەرنامەکانمان ئێستا هاتوینێتە ئەنجومەنی سەرکردایەتی بارەگای ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە شوێنی کاری ڕۆژانەی خات و دڵپاکە و لێرەش کۆمەڵێک پرسیاری ئاراستا کەم دڵپاخان جەنابەت ڕۆژانە لێرە کار ئەکەی بەزم پێم خۆشە سەرتا بچینەوە بۆ مێژووی ژیانی تۆ لە دوای ڕاپەڕی کە جارێکی تر لەسەر داوای مام تۆ ئەچیتە تەلەڤیزیۆنی هەولێر و لێەوە جارێکتر تێکەڵی ڕاگەاندن ئەبیتەوە ئەچتە تەلەڤیزیۆنی خاک دواتیش ئەچتە تەلەڤیزیۆنی کورسات و لەوێش لاین لە هەرسێ وێزگەکە کۆمەڵێک بەرنامە تێ و کۆمەڵێک کاری ڕاگەاندن کردو ئەزمموی ڕاگەاندن لە ژیانی خۆت چۆن ئەبینی وە تایبەتی لەو سێ وێزگە جیاوازە ژیانتا؟ ئەگەر من ژیانی کاری بڵێن ڕۆژانەی خۆم دابش بکەم ئەتوانم بڵم سێ لە سەر چواری ژیانم ڕاگەاندن بووە. لە دوای ڕاپەڕین کە یەکەم کەناڵی
کوردی کە کرایەوە تەلەڤزیۆنی گەلی کوردستان بوو سەرەتا لە سلێمانی و کەناڵە کرایە دوایی لە هەولێر بڵین کەناڵی هەولێر کرایەوە لەوێ ستافی ڕاگەیاندن بە تایبەتی ژن نەبوو بۆی لە کۆبوونەوەیەکی فراوانی ڕێخستنەکانە جەنانی مام جەلال تەکلیفی لە من کرد کە پێویستە بچم لە تەلەڤزیۆن کار بکەم هەتا قسەیەکیشی کرد وتی لە چ دەترسی وتم لە هیچ وتی ئەی بۆ ناچێت تەلەڤزیۆن وتم وەڵی کەس پێینەوەتم وتی لە بەیانەوە ئەچی ئیتر ئەوە بوو من ڕوم کردە تەلەڤزیۆنەکە هەتا سیوێکی ئاب بەڵام لە دوای سیوێکی ئاب هەروەکو ئامە گۆڕانکارێک لە ژیانی تایبەتی منە زۆر قورس بوو من جارێکی تر کاری ڕاگەیاندن بکەم بەڵام بە سەدفا ڕۆژێکیان خات و نەرمین عوسمانم بینی وتی 2 مانگە هێرۆخان بە دوای تۆیا گەڕێ وتم بۆ وتی نازانم ئیشێکی پێێتە بە جێهازی دەستەکەی پەیوەندیکی لەگەڵ هێرۆخانە کرد وتی هێرۆخان وتی من ئەمەوێ سەعات 3 تۆ ببینم وتم لە چۆ وتی لە خاک وتم زۆر باشە جیازەکەم داخستەوە دوای ئەوە نەرمی خان خاک چییە؟ خاک لەکوێیە؟ وتی خاک تەلەڤزیۆنێکی تازەیە هێرۆخان بە تەمایە بیکاتەوە من نەمبیست بوو لەبەروی تەلەڤزیۆنەکە هێشتا نەکرابووە بۆیە سەعات 3 چوون بۆ مۆعیدەکە و هێرۆخانم بینی هێرۆخان باسی بیرۆکەی تەلەڤزیۆنی خاکی بۆ کردم یەکەم کاری من لە تەلەڤزیۆنی خاکە بەرنمەیەک بوو لەسەر ئەنفالەکان چوون بۆ سمود نزیکەی 8 ساعتی خامم هێنایەوە یەکەم کامێرای تەلەڤزیۆنی کوردی کە چووە شوێنی ناوچە ئەنفال کراوەکان کامێرای خاک بوو کە ڕۆژی جەژنیش چوون بڵێ یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزان ڕۆشتی لەگەڵ تیمێکی پێشمەرگەکانی سکرتارەتی بەڕێزمام جەلال ئەو بەرنمەیە بەڕاستی دەنگدانەوەی زۆر گەورەی هەبوو ماوەی 5 ساڵ من لە تەلەڤزیۆنی خاکە ئیشم کرد بەرنمەیەکی تایبەتم هەبوو بە ناوی ڕیپۆرتاژ 2 هەفتە جارێ پێشکەشەکرا من ئەتوانم بڵێم لە ماوەی ئەو 5 ساڵەیە هەرچی بابەت کە کەناڵەکانی کە لێی نەدوابوون بەلایەنە چوبوون ئێمە لە ڕیپۆرتاژە باسمان کرد و هەموو بیرۆکەی بەرنمەکانیش بیرۆکەی هێرۆخان بوو دەستەکان خۆشم یەک دوو وێنم پێ هی یادەوەری سەردەمی تۆ کە لە تەلەڤزیۆنی خاک ئیشت کردو ئەمە جەنابی لەگەڵ کۆمەڵێک لە پێشکەشکارەکانی ئەو سەردەما بەڵێ ئەمە تافگەیە لەیلایە و قەشەنگە بەنازە ئاشنایە کۆمەڵێک لەو کچانن کە لە تەلەڤزیۆنەکانی ئەو سەردەما ئەمەش هەر وێنەیەکی جەنابتە لە کاتی کارکردن بۆ یەکێک لە بەرنامەکان ڕۆشتویت ئەمە سنووری پێنجوێنە لەم بەرنمەیە چوین بۆ بەرنمەی گەزۆ ئەمە سەر ئەشکەوتی میرە پاشایە ئەشکەوتێکی زۆر سەختی پێنجوێنە لەوێ زۆر ماندوو بووم تۆزێ دانیشتم بوو دەستەکانە خۆش دیارە کۆمەڵێک وێنەی تری تۆم لایە کە لەگەڵ کەسایەتی و لە بۆنەی جیاوازە گیراون ئەمە وێنێکی توێ لەگەڵ خات و کەژاڵ ئەحمەدی شاعیر وێنێکی زۆر جوانە ئەوە کوێ و کێیە ساڵێک ئەمە هەولێرە کاتێککە کۆمەڵی ڕووناکبیری کەرکووکمان ئەندامەزران کەژاڵ ئەحمەدی ژێکێک بوو لە ئەندامەکانی و کۆمەڵەیە جەنابەت لەگەڵ تیپی کامکاران بڵێ ئەو کاتێکە هاتنە سلێمانی و کۆنسێرتێکیان کرد داوەتی خاک بوون بڵێ لەو سەردەمە ئەمە جەنابی لەگەڵ خانمە هونەرمەندی خوا لە خۆش بوو خات و مەرزیە ئەمە ماڵی خۆمانە خات و مەرزیە کە هاتە سلێمانی کۆنسێرتێک بکە خەڵک زۆر ویسیان سەردانیان بکات وتی من تەنها ئەچم بۆ ماڵی یەک کەس ئەویش ماڵە شەهیدێکە هاتە ماڵی ئێمە ئەمە ماڵی خۆمانە بە یەکەوە دانیشتین و زۆر گفتوگۆمان کرد سڵاو لە ڕەحی پاکی بەڵێ دڵپاخن دیارە لە دوای خاک جەنابەت ئەچیتە کورسات چۆن لە خاک کاتێک کە لە خاک بووم کورسات دامەزرا من لە خاکیش بووم بۆیە بەشێک لەو بەرنامانەی کە من هەفتانە بۆ خاکەم ئامادا کرد لە کورسات پەخشەکرای یەکەم بەرنامەی هەفتانەی کورسات بەرنامەی ڕپۆرتاژی من بوو لەو سەردەمە لەوێ چەند ساڵ لە کورسات مایتەوە بۆ ماوەی 5 ساڵ مامەوە لە دوای ئەوە سەفەرم کرد بۆ دەرەوە داوام لە هێرۆخان کرد بەرنامەی ڕپۆرتاژ کەسێکی کە پێشکەشیکە هێرۆخان وتی نەخێر دایەخەم کە وتی نەخێر دایەخەم زۆر دڵگران بووم وتم بۆ دایەخەی وتی ڕۆڵە تۆ زۆر لە تۆپە بەرنمەکەت پێشکەش کردو نامەوێت بێتە خوارەوە لەبەرەوە بەرنمەکە ڕاوەسا ئیتر لە دوای ماوەیەکی زۆر کەسێکی تر بە هەمان ناوەڕۆک بەڵام بە ناوێکی ترەوە پێشکەشکرایەوە
بۆچی بڕیاردا بچیتە دەرێ لەو ساڵانەوە بۆچی چی بۆ ئوسترالیا ئەم بڕیارە چۆندا؟ من لە دوای شەیدبوونی شیدکەریم باری دەرونیم زۆر خراپ بوو بەڵام تعبیرم لێ ناکرد حاڵەتی دەرونی مناڵەکان زۆر خراپ بوو وەڵام پێ نەبوو بۆ مناڵەکانم ئایا باوکیان لە ژیانە هەنیان نین چکە مناڵەکانم وردە گەورە بوون بەرە بڕیارمدا شێوازی ژیانی خۆم بگۆڕم لە ڕێگەی UNHCRەوە UNەوە سەفەرم کرد بۆ ئوسترالیا وەکو پەناهەندەیەک چمە ئوسترالیا بەڵام داجوار بڕیاری کە بە یەکجاری بێتەوە بۆ کوردستان جارێکی تر ئەکییت هەموو جارێ کە بە منیانەوە تۆ لە ئوسترالیا نێتە چی ئەمەد هەرە گەڕێمەوە یانت بۆ ئەمود من هەست دەکەم ئەو دارم کە ڕێگەکەم لە کوردستان بەجێ هێشتەوە لە ناوقەدەوە بڕاومەتەوە ئەم ناوقەدە لە ئوسترالیا ناڕوێتەوە لەبەرەوە زۆر زەحمەتە ئەمە وێنێکی تۆیە ئەو ساڵانە بۆی هەر ئەمە یەکێک لە پەرزگای بوزیەکانە لە شاری سدنی طبعا من کە لەوێ بووم حەزم ئەکرد ئوسترالیا خۆی وڵاتێکی پێوترێ مەڵتی کەلچەر هەرچی کەلچەری وڵاتان هەیە لەوێ کۆبوونەتەوە حەزم ئەکرد کەلچەری هەمویان ببینم ئەمە یەکێکە لە پەرزگای بوزیەکان کە پێم خۆش بووە سەردانی بکەم و بزانم کللتوری ئاینی ئەوان چۆن چۆنیە دەستەکان خۆش بێ دڵ پاخەندیار لە دوای هاتنەوە تۆ لە ئۆرگانەکانێکی لە مەکتەبەکان دەستەکەیتەوە بەکارکردن بەڵام لە تەنیشتی ئەوە دەستەکەی بە خوێندن جارێکتر بۆ بڕوانامەی ماستەرە خوێنی وە دواتیش بۆ دکتۆرە یەکێک لە هاوڕێیانی شەقامی جمهوریت لەگەڵای دیسان ڕەحمەت بێ دکتۆر مارف بەڵێ ئەمە ڕۆژی مناقەشەی ماستەرنامەکەمە کە ماستەرنامەکەم دکتۆر مارف مشرفم بوو و دکتۆراکەشم هەر ئەو مشرفم بوو من پێم خۆشەوەکو لێرە لەم بەشە دوپرسیارم ئەوە بێتەوە و ڕاگەاندن کار ساڵانێکی زۆر کارت کردووە لە تەلەڤیزیۆنی کردکوب دواتیش لە سێ چوار وێزگەی تر کۆمەڵێک بەرنامەی زۆرت پێشکەشکردن بە درێژایی ژیانی خۆت ئەگەر ئێستا یەکێک لەو بەرنامانەت بنەوە بڵێن ئامادەی بکە و جارێکتری پێشکەشی بکەرەوە کامیان هەڵەبژێری بەدڵنیایەوە ڕێپۆرتاژ هەڵەبژێرم لەبەرەوەی ڕێپۆرتاژ یەکێکە لەو بەرنامانەی کەوە ئەو بابەتانەی کە هەڵم ئەبژارد و پێشکەشم کە هەرو کووتم بیرۆکەی هێرۆخان بوو بەڵام بیرۆکەیەکی زۆر تازە بوو و شتی زۆر هەستیاری تیا بوو کە ئەو ڕژێنرا بەتەشید دەستەکانی خۆش من پێم خۆشە بێکەوە بچینە ژوورەکەی تۆ لە ئەنجومەنی سەرکردایەتی و باسی کاری ئێستات و ئەنجومەنی سەرکردایەتی و وێشێتی بکەیت دەستەکان خۆش بفەرمو دوو پەخەنجارێرە ژووری کارکردنی جەنابتەوە کە ئێستا کاری تیاکە و کۆندامی ئەنجومەنی سەرکردایەتی شێتی تۆ لە کۆنگری چواری یەکێتی نیشتیمانی کوردستانەوی بە ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی چۆن بڕیارتدا لە ڕۆ سیاسیەکەوە خۆت پاڵەوی بۆ ئەم بڵێ من پێش کۆنگرەی چوار لە کۆنگرەی سێشە جارێکی تر خۆم کاندید کرد بەڵام دەرفەتی دەرچوونم نەبوو و لە کۆنگرەی دووشە بە هەمان شێوە خۆم کاندید کرد دەرفەتی دەرچوون نەبوو ئەو کاتە بۆ هیچ ژنێک نەکرد من بەڵام لەبەرەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو دەرفەتی بۆ ژن ڕەخساندە بوو من پێم وابوو کە یەکێکم لە ژنە شایستەکان لەبەرەوەی کە خەباتم لە ناوم حیزبەیە کردووە و ئەم حیزبم خۆشەوێ و ئەمەوێت درێژە بە خەبات بنەوە ناو ئەم حیزبەیە بۆیە لە کۆنگرەی چوارە کە هەڵبژێران بە سەربازنەی کەرکک بە ئەندامی سەرکردایەتی کۆمەڵێک لە وێنانە ئەبینی کە وێنەی جیاجان لە بۆنەی جیاجاگیراون ئەمە وێنەی جەناب و سەرۆک مامجلالە ئەمە کێ و ئەم شوێنە ئەم وێنەیە ئەو قۆناغەیە کە من ئەندامی مەکتەبی ڕێخستن بووم ئەمە یەک پێشەنگای کتێب لە تاران کرایەوە مام لە تاران بوو ئێمەش چوبووین بۆ پێشەنگای کتێب لە کۆمەڵەیە کادری ئۆرگانەکان وێنێکی جەنابەت لەگەڵ خات و هێرۆی برای محەممەدی چەند کەسێکی تر من بیرەوەریم لەگەڵ لە هێرۆخانە بیرۆری زۆرە ئەم وێنەیەکێکە لەو وێنانەی کە سەرەتای دامەزراندنی تەلەڤیزۆنی خاکە و بە تایبەتی ئەم وێنەیە ڕۆژی لەدایک بوونیەتی کە ئێمە کۆمەڵێ ژن بووین لە خاک بێکەوە کارمانە کرد ئەو بۆنێمان بۆ سازکرد ئەمە شەر وێنێکی هەر وێنەی هێرۆخانە بڵێ ئەم وێنەیە کاتی بانگێشکردنی هونەرمەند شەهرامی نازری بۆ سلێمانی لە هێرۆخان بێگومان بانگێشتی کردبوو ئاهەنگەکەی شەهرامی نازریە دەستەکان خۆش بێ وێنەیەکی جەنابەت لەگەڵ خات و شانازی برای محەممەد ئەوە کوێ ئەم شوێنە
ئەمە شاری سدنی ئوسترالیایە. چۆن لێ یەکتان گرتەوە بۆ شێوەیە؟ ساڵی 2004 کە مام بۆ یەکەم خولی کە سەرۆکۆماری عێراق بوو سەردانێکی ئوسترالیای کرد هاتە سدنی کە هات چاوی بە ئێمە کەوت کوردەکانی ئەوێ و بە تایبەتی تر ڕێخستنەکان ئێمە لە پێشوازیا بووین شانازخانی لەگەڵا بوو. ئەمە شاری سدنیە هەر فڕۆکەخانەی سدنیشە. دەستەکان خۆش بێ. ئەمە شوێنەیەکی جەنابتە لەگەڵ کاک قوبات کە ئەو کاتە لە تمەنێکی گەنجیە. ساڵی 97 ئەم وێنەیە من و کاک قوبات لەگەڵ کاک لوقمانە پێم وابێ ئەوە پێشکەشکاری بەرنامەی وەرزش بوو لە خاک کاک قوبات سەردانی خاکی کرد ئەم وێنەیەمان بەیەکەوە گرت بەڵێ ساڵی 97. ڕووپاخان دەستەکان خۆش بە دیارە وێنەکان زۆرن و تۆ مێژوویکی پڕ لە خەباتە هەیە لە زۆر وێزگەی جیاوازە با بڵین ئیشت کرد و کارت کرد و کەلوانەی لێرە فرای هەموو ئەوانە نەکەوینەوەنی کە توانی بتوان هیوادارم توانی بتوان تیشکێک بخێنە سەر هەندێک لەو لایەنانی کە تۆ ئیشت تیا کردووە وەکو دوایین کار کێساندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانی و ڕۆژانە لێرە سەرقاڵی کارەکانتی زیاتر ئێستا لێرە ئەرک و مەهامی تۆ لە ناویشێتی چییە؟ بەڵێ من لە پرسراوی کۆمسیۆنی مەکتەبەکانی یەکێتیم کۆمسیۆن ئەرکی چاودێریکردن ئۆرگانەکانی یەکێتیە نزیکەی دە مەکتەب چاودێری ئەەکەم چاودێری نەک چاودێری دارایی بەس چاودێری کاری حزبی چۆن هەڵسوکەوتەکان چۆن خزمەتەکان کەم تەرەخەمەکان چییە هەڵسەنگاندن و بە دوواداچوونی شارکەکەی من لەم کۆمسیۆنە. دەستەکان خۆش بێ هەمیشە سەرکەوتوو بی هەر بمێنی دەمڕۆ زۆرمان دوومان کردی. سپاس بۆ جەنابەت سپاس بۆ میوانداریەکەت زۆر سپاس بۆ جەنابەت بە هیوای سەرکەوتن. خۆشەویستان بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم بەرنامەی وێنەگرافی تا بەرنامەی داهاتوو کاتێکی ئارام بۆ هەموو لایەکتان.